ڕئیسی غورفەی تیجاری کەرکووک حزوری هەبوو لەگەڵ بەڕێز کاک ڕێبوار محافظ لەوێ تاوتوی ئەوە کرا کە لە سەیتەرەکان ئەبێ ئاسانکاری باش بکرێ بۆ مانگی ڕەمەزان هیچ ئەو لەو شاحینانی کە دێ بەرەو کەرکووک هیچ باجێک لێ وەرنەگیرە وەکو خۆتان ئاگاتان لێیاڵە نەسەیتەرە خەڵک پارە وەرەگرێ و نازام چ ئەم شتانە باسەکرێ ئەمانەت خۆی شخصی متابعەیەکە وەکو بنووشی کردووە لەگەڵیان و بە دووادا چوونیشی بگە ئێمەش وەکو مەجلیس یعنی وەکو ئەرکێکی خۆمان بەرنامەی کارمان لە مانگی ڕەمەزان متابعەی سەرجەم دوکاندارەکانەکەین مۆڵەکانەکەین لە ڕابردووە سەیری سیعرەکانەکەین خۆمان دانیشتووی کەرکووکین ئەزانین کە ئەو خواردنانە لە ڕابردووە بە چەنەوان کڕی و لە ڕەمەزانە کە گران بێ یعنی توانین بەراوردێکی جوان بکەین وەوە ئەرکی ئێمە بێ وەکو وتم لە ڕابردووە متابعە نەبووە بە دووادا چوون مراقبەی ئەو شوێنانە نەکراوە ئێمە کاری بۆکەین و وەلیجنشتمان هەیە تایبەت بەوە لەگەڵ قایمقامەتی کەرکووکایە تەنسیقێکی تەواوەکەین بۆی بتوانین ڕێگری بکەین لەو بابەتەی کە بەناوی بەرەو ڕەمەزان نەچین و بەناوی ئەوەی بەرەو جەژن نەچین تەنانەت حتا لە جلوبەرگای سێرەکەی سیعرێک لە پێش ڕەمەزانە شتێک بۆ و لە ئێستا شتێکی ترە بێ ساڵ محاولەیەوەکەین کە ئەو حاڵەتانە دووبارە نەبێتەوە لێرە شۆداوە لە برا بازرگانەکانەکەین کە ئیستغلالی ئەوە نەکرێت یعنی ئێمە حەقە هەمومان لە جیاتیەوەی کە سعر بەرزکرێتەوە بێ سعر داگرین چونکە ئێمە وڵاتێکی ئیسلامی نەبێ هەمومان هاوکار بین کە نێڵین ئەو حاڵەتانە دووبارە بێتەوە و ئەمساڵ بە تەکید یعنی ئێمە لەگەڵ غورفەی تیجارە قسەمان کردووە تاجرە بە ڕێزەکان بۆی ئەو حاڵەتانە دروست نەبێ و چاودێریی چڕی بازاڕەکەین بۆی حاڵەتانە دروست نەبێ ئەوە چێتە قالبی چاوچنۆچیەوە بەداخەوە ینی لە جیاتیەوەی تۆ هاوکاری نیشتمانەکانی خۆت بکەی کە کاراسانیان بۆ بکەی بتوانن لە مانگی ڕەمەزانە بە ئاسانی ئەم مانگە پیرۆزە تێپەڕێت قورسایی نێتە سەر خەڵکان بۆیە ئێمە لێرەشەوە هەموو ئەندامانی ئەنجومەن کاریەوەکەین کە چاودێریی بەهێزی بازاڕەکەین بە تەنسیق لەگەڵ غورفەی تیجارەی کەرکووکە.